خۆشەویستانی کورسادی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. دوێنێ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت و خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستاندا بەهۆی ئەو جەنگ و ماڵوێرانیانەی کە هەیە یاخود لە ڕابردوودا کە هەبووە وەتا ئەم ڕۆژانە خەڵک ئەبێتە خاوەن پێداویستی تایبەت و زۆر جار لە بۆنە و ڕۆژە جیاجیەکانیاندا باس لە گرفتەکانیان دەکەن بە جۆرێک کە لایەنی پەیوەندیدار وەکو پێویست بە دەمیانەوە نەهاتووە یاخود داواکاریەکانیان لە ماوەی ڕابردوو لە ساڵانی ڕابردوودا بۆ جێبەجێ نەکراوە. زۆر جار ئەگەر هاوڵاتیەک کە هیچ گرفتێکی جەستەیی نییە ئێستا کێشەی هەیە تۆ بڵێ ئەگەر خاوەن پێداویستی تایبەتێک کە ڕەنگە نەتوانێت کار بکە و نەتوانێت بژێوی ژیانی خۆی دابین بکات ئێستا بەم حاڵ و زروف و زمانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی دارایی تێکەوتووە چۆن بتوانێت ژیانی خۆی بگوزارێت. لە هەرێمی کوردستاندا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەیە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەشێکی تایبەتمەندە بە خاوەن پێداویستی تایبەتەکان و هەروەها بە کۆمەڵێک خزمەتکردنی چین و توێژەکان. لە ئەم کابینەیەدا بەڕێز کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم شەو میوانی بەرنامەی ڕەهەندە لەگەڵ کوێستان خان گفتوگۆی خاوەن پێداویستی تایبەت و کۆی خزمەتی چین و توێژەکانەکەین ئەو کاتێک کە وێڕای قەیران بووە ئەوان توانیویانە چۆن هاوکاری دەستگیرۆیی خاوەن پێداویستی تایبەت و چین و توێژەکانی تریش بکەن لە داهاتوە. کوێستان خان سوپاس کە میوانی یاخود بەشداری بەرنامەی ڕەهەندی سوپاس بۆ قبولکردنی میوانداریەکە سوپاس بۆ بەڕێستان. کوێستان خان سەرەتا لە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتەکانەوە دەست پێ بکەین هەمیشە ئەوان نیگەران و ناڕازین و تەنانەت خەڵکی تریش دەچێتە پاڵپشتیانەکەات لەبەرەوەی کە ئەگەر کەسێک کە موچەخۆرە و مامۆستایە و فەرمانبەرم ڕووبژێوی ژیانی زۆر خراپە خاوەن پێداویستی تایبەت کە کۆمەڵێک ڕۆژانە پێداویستی تری هەیە جیا لە کەسێکی تری ئاسایی بەڕێزە چیت هەیە لەم ڕۆژەیە خۆت چیتان کردووە بۆ ئەوی لە ڕۆژی چوهایە باسی بکەن. زۆر سوپاس سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان. سوپاس بۆ بەڕێستان. سەرەتا پیرۆزبایی لەسەر جەمکەمەندامان و خاوەن پێداویستی هەموو گیان بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی یەکەم لە ڕۆژی جیهانی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتە. دیارە خاوەن پێداویستی تایبەت بە تەواوەتی مافی خۆیەتی کە گلەی هەبێ کە داخوازی هەبێ کە چاوی لە ئێمە بێت کاریان بۆ بکەین. ئێمە لەو کاتەوە کە دەست بەکار بووین هەر سەرەتا دیارە بەناڕەوا بەڕاستی دەوری بەنزیکی 15,000 کەمەندام و چەکانیان ڕاگیرا بوو. ئێمە بە موافقەتی ئەنجومەنی وەزیران و هاوکاری وەزارەتی دارایی توانیمان ئەو 15,000 شایستە داراییەکانیان بۆ بجێڕینەوە. هەر دوای بڵێ ئەم بابەتە ئێمە خاوەن پێداویستی تایبەتمان هەیە کە لە ساڵی 2013 تا ئێستا تۆمار نەکراون کە ئەمە ژمارەیەکی زۆرن. ئێمە ئەمانە بە راپۆرتێک بردمانە ئەنجومەنی وەزیران خۆشبەختانە ئەنجومەنی وەزیران بڕیارە لیژنەیەکی باڵا پێک پێنێت لە وەزیری کار وەزیری تەندروستی وەزیری دارایی سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بە دوواداچوون دوای چەند کۆبوونەوە و دروستکردنی لیژنەی لاوەکی و کۆکردنەوەی زانیاری و ئامارەکان گەشتینە و ئەنجامەی کە ئەبێت دەستپێکردنەوەی کەمەندامی نوێ دەست پێ بکات. راپۆرتەکەمان ئاراسی ئەنجومەنی وەزیران کردەوە 10 ڕۆژ پێش کەرەنتینە بوو لە مانگی سێیا بوو بەڵام بەداخەوە کۆرۆنا بەسەرا هات قەیرانی دارایی و ئابووری بۆیە ئێمە ئێستا زۆر پێداگیری ناکەین کە بخرێتەوە بەرنامەی کار بۆی نەک ئەنجومەنی وەزیران بڕیارێکی نەرێنی بە بەڵام ئێستا دەستمان کردۆ بە کۆبوونەوەی چەند زانیاریەکی کە بۆ ئەوەی لە ئایندەیەکە کە بارودۆخی ئابووری چاک و ئێمە ئەوانە تۆمار بکەین. سەرباری ئێمە دیارە ئەنجومەنێک هەیە لە وەزارەتی ئێمە بەپێی یاساکە ئەنجومەنی شیاندنی کەمەندامان. ئەم ئەنجومەنە لەگەڵ تێبینیم لە سەرناوەکەی چەند کۆبوونەوەیەکمان کردو لەو کۆبوونەوە چەند بڕیارێکی گرنگمان ناوە بۆ کەمەندامان. یەکێک لەوانە هەر فەرمانبەرێک لە وەزارەتی کار فەرمانبەر بێک سعاتێک کەمتر داوامەکات لە فەرمانبەرە ئاساییەکان. ئەتانەوەی پێشنیازیکەن جارێ ئەمەمان جێبەجێ وەزارەتی خۆمان بەڵام پێشنیارمان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران کە داوا بکات لە هەموو وەزارەتەکان کە خاوەن پێداویستی تایبەت لە فەرمانگەکانیان سعاتێک کەمتر داوام بکەن.
جگە لەوەی لەو کاتی ئێمە دەست بەکار بووین و ئەم ئەنجومەنە کۆبوونەوەی کردووە هەر خوێندکارێک لە زانکۆ یا لە پەیمانگا لە وەزارەتی خوێندنی باڵایە پەروەردەوە گیرابێ پارەی پاراڵێڵ و ئەو پارەی کە حکومەت وەریەگرێ بەخشراوە هەر کە مندامێک پێویستی بە چارەسەر هەبوو بێت لە وەزارەتی تەندروستی بە سوپاسۆ بۆ ئەو سێ وەزیرە بەڕێزە لە پشکنین لە دەرمان لە نەشتەرگەری بە بێ بەرامبەر ئێستا ژوایە بەڵێ ئەمانە ئەو کارانە بوون ئێمە کارێکی کەمان ئەوەیە کە دیارە یاسای کەمەندامان خۆی جێبەجێ نەبووە ئەگەر وە خۆی جێبەجێ بکرێت کۆمەڵێک ئیمتیازی زۆر باشی تیا بۆ کەمەندامان لەگەڵ ئەوەشا کۆمەڵێک کەم و کورتی تیا ئێمە یاساکە بە ئامادەبوونی هەموو کەمەندامان هەموارمان کردوتەوە ناتمانە ئەنجومەنی شورا نردوێتی و ئەنجومەنی وەزیران ئێستا لە بەردەمی لیژنەی یاسای ئەنجومەنی وەزیرانە هەر کاتی هاتە بەردەمی ئەنجومەنی وەزیران پەسەندیەکات چیتیایە مەسەلەن یاساکە گەر ئەنجومەنی وەزیران پەسەندی کات کوێستانخان دڵی پێی خۆشە بێ کە لە ناو وەزارەتەکە ببێتە دەستکەوتێک بووە بۆ خاوەن پێداستای بەڵێ یاساکە کۆمەڵێک مادۆ بڕگەیتیایە هەر لە مەسلەی موچە هەر لە مەسلەی مۆڵەتی بەخێوکار هەر لە مەسلەی پێدانی ناسنامەیەک بۆ بڵێ کەمەندام کۆمەڵێک ینی بەنزیکی بەشێکی زۆر لە مادەکان هەموار کراونەتەوە بە شێوازێک کە هەر یەکێک لەو مادانەش ئەوەی کە من وتم تێبینیم لەسەر ناوی ئەنجومەنی شیاندنی کەمەندامانەیە پێشنیاریان کردووە بە ناوێکی کە هەموو ئەو بڵێ کارانەمان کردووە کە یاساکە بە شێوازێکی باش هەموارکرێ ئێستا پرۆژەیەکمان هەیە لە هەولێر لە سۆران لە کۆیە بە پاڵپشتی ڕێکخراوی NFPA کە ئەمە خزمەتگوزاری تەندروستی بۆ کەمەندامانی ژن پێشکەشەکات لەو سێ شوێنە بە هاوکاری و هەمانگی لەگەڵ وەزارەتی تەندروستی و بەڵێنیان پیاوین کە من کە لەگەڵان دانیشتوم لە ساڵی داهاتووە ئەم پرۆژێ فراوانتر ببێت و بەردەوامی هەبێت گوێزێتەوە بۆ سلەیمانی و هەڵەبجە و تۆک و گەرمیان و ڕاپەڕێنیش ئێمە لە ماوەی ئەم ماوەی کە کارمان کردێ هەر خوێندکارێک سەر بە کەمەندان بوو بێت دەرەجەی باشی هێنا بێت یان لە خوێندن بەرەو پێش چوونی هەبوو بێ خەڵاتمان کردو و ڕێزدینانمان پێبەخشیوە سەرباری ئەوەی سەردانی هەموو ڕێکخراوەکانمان کردووە هەمە هەنگیتان هەیە لەگەڵ هەموو ڕێکخراوەکەمەندامەکان کردوون لەگەڵیان دانیشتوین بۆ هەموو وەرکشۆپێک بانیانەکەین تێبینیەکانیان وەرەگرین سەرنجەکانیان لێ وەرەگرین چونکە بابەتەکان پەیوەندی بۆوانەوە هەیە لە کاتی کەرەنتینەیە من بۆ خۆم لەلایەن چەند ڕێکخراوێک و خەڵکی خێرخوازەوە بە هزاران پاکێج خواردنم پەیدا کردووە بۆ کەمەندامان و بۆ خێزانە هەژارەکانیش دیارە هەروەها ئێمە دواشتمان کە ڕۆژی چوارشەممە بڕیارێکمان دەرکرد بڕیارێکە بوو لە ئەنجومەنی وەزیرانە مەسەلەن ئەمە تەفاسیلی نەگەیشت بە تەواوی بە خاوەن پێداویستی تایبەت بە ڕێزی شتگلەیت لەوە هەبوو کە مەسەلەن بەشێکیان پێیان بوو موچە ئەم بڕیارە ئەنجومەنی وەزیران سوودێکی ئەبێت بەڵێ خۆی لە بەپێی یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی لە موچە و خانەنشینی بڕگەی یەشی مادەی 3 بە ڕوونی نووسیوێتی هیچ کەسێک نابێت لە بودجەی گشتی 2 جار سوودمەند بێ ئەگەر منحەیەک و موچەیەکی هەبێت دەبێت شیان ببڕدرێت ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە هەموو ئەو فەرمانبەرانەی ئێمە کەژمارەیان 12030 کەسە منحەکەیان کە 100,000 ببڕدرێ بۆ ئێمە بەڕگەی دووەممان ئیزافەکە هەر کاتە لە کاتی یاساکەیە کە ئەو کەم ئەندامانەی کە موچەخۆرن ئەم 100,000 ئەبێتە دەرماڵە ئەچێتە سەر موچەکەی دیارە ڕۆژی چوارشەممە ڕۆژێک پێش ڕۆژی جیهانی کەمەندامان ئەنجومەن پەسەندی کرد ئەم بەڵێ سوودانەی هەیە بۆ کەمەندان ئیتر لەژێر هیچ بیانوویەکە ئەم 100,000ی موچەخۆری فەرمانبەر نابڕدرێت تەنانەت دەگەر خانەنشینیش بێت بەڵێ مادەی ئەخیری ئەوەیە کە ئەم دەرماڵەیە لە کاتی خانەنشینی شاد بەردەوامە بێت بەشیشکێوەیە کاتی خۆی خاوەن پێداویستی تایبەت جارێک لە فەرمانگەکەی موچەی وەرەگرت جارێکە چوو بۆ بانک و بۆ ئەنا ئەو قەڵەباڕی ئەو ئێستا هەموو موچەکەی پێکەوە لە فەرمانگەکەی خۆی وەرەگرێت بۆیە ئێمە ئەم بڕیارەمان دەرکردووە هیچ موچەی
فەرمانبەرێکی خاوەن پێداویستی من دڵنیانەکەمەوە نابڕدێ ئەم بڕیارە لە بەرژەوەندیانە بۆ ئەوەیە کە نەبردرێت جگە لەمە چیتریتیا بڕیارەکە هەر ئەوەیە بەڵێ ئەوەیە بڕیارەکە دیارە ئێمە بەپێ یاسای چاکسازی ئێستا سنتەری دەزیشانکردنی پەکەوتەیمان موافقە دووەرگتووە لە ئەنجومەنی وەزیران ئێستا خەریکی نۆژەنکردنی و بینایەکی گەورەین کە ئەمە هیچێکە لە دەستکەوتە گرنگەکان بۆ کەمەندامان کە ئیتر چیتر ئەگەر ئەمەنداوی تازە تۆمار بکرێ یا کەمەندامێ گومانی ئەوەی لێ بێ کەمەندان بێت ئەزێت ناخوات ئێمە سنتەرێکی گەورەمان هەیە هەموو بڵێ ئامێرێکی پزیشکی تایە دکتۆری مختصی تایە لەوێ پشکنینەکانی بۆ ئەکرێت ئەمە ژێکێکە لە دەستکەوتە گرنگەکانی وەزارەتمان کە بۆ کەمەندامانمان کردووە. چۆستانخە زۆر جار ئەیاندەنەوە بە لیژنە ئەم لیژنەیە زۆر ماندویانەکە قەرەباڵغی دروستە بێت ئیتر ینی خۆیان دۆخیان خراپە ئەم مەسلەی قەرەباڵغی و سەرەگرتن و ئەمانە دیتر وەزعیان خراپەکە ئەمانەتان توانی بە میکانزمێک حلکە نەگەر سبەی مەسەلەن بڕیارێکی لە وهاتاندا خۆی کاکزانە هەر وەزیرێک پێش من هاتۆ کەمەندام یاوەتەوە بە لیژنە ئەمە بووە بە نوکتە لای کەمەندامانەوەن هەر وەزیرێک هاتوو یەکەم ئیشی ئەوە بۆ کەمەندام باتەوە بە لیژنە من ئەم جارە بەڕاستی ئەوەم نەکرد و ناشیکەم لەبەرم هۆکارانە یەکەم ئەم لیستانە چەندجار پاکراوەتەوە لەگەڵەوەی ئێمە ئێستا 1970 و کەسێک موچەی کەمەندامی وەرەگرێ بە بڕوای من ئەگەر زۆر بە بڵێ بە وردبینی تیا بکرێت بەشێکی زۆری بەشێکی دیاری کەمەندام نییە بەڵام دانەوەی 1970 کەمەندان بەلجینەی پزیشکی بەڕاستی کارێکی مەحاڵە میکانیزم چی ئەبێ میکانیزمیکەی بۆ دانین دیارە ئێمە ئێستا لیژنێک لە بەڕێوەبەراتی چاودێری گەشتەکەدانی کۆمەڵایەتی پارێزگاکان سەرەتا وربینی لە فایلەکانیانەکەین چکە هەنێک لە فایلەکان نەقسی هەیە بەیامەتریتیانە مەسەلەن یان کۆچی دوایی کردووە یان کۆمەڵێک شتی لەو بابەتە ئێمە سەرەتا لەمەوە دەست پێەکەین دواتر میکانیزمی کەمان هەیە بۆ ئەوەی کە ئەوانە بدۆزینەوە کە خۆیان خزانۆتە ناو ئەم لیستانە و شایستنی بە وەرگرتنی موچەکە زانە بەپێی ئەوەی کە لە بایامەتری بوو ئێمە ببوورە فەرمانگەی هەماهەنگی بە دوادات چوون ئاگاداری ئێمەیان کردەوە 5,000 کەمەندام لە هەرێمی کوردستان دوو جار کەمەندامی وەرەگرێ هەین دوو جار 150,000ەکە وەرەگرێ ئێستا ئێمە داوامان کردووە کە ئەو فۆرمانەی بایامەتریمان بۆ بێ بۆی بیان دۆزینەوە ئەمانە لە کوێ موچە وەرەگرن بۆ ئەوەی بیخەینەوە سەر ئەوەی کە بە شێوازێ بێت کە مافی ئەو کەمەندامانە نەخورێت کە شایستەن بە وەرگرتنی ئەو موچەیە. خام تەلەفۆنە کاک عومەرە کاک عومەری ڕێکخراوی کورتە باڵایان کارانم بۆیان هێنام کاک عومەرەڵێ وڵا حەزەکەم خۆی پرسیارەکە بکە کاک عومەرم کاتت باش کاک عومەر تۆ ئێستا ڕاستەوخۆ لە بەرنامەکەی کوێستانخان گوێی لە بەڕێستانە خۆ پرسیارەکە و ئاراستەی کوێستان خام کە ئەو هەمیشە لە خەمی ئێوەیە بەڵێ ڕاستەوخۆ لە ڕێگەی مایکی منەوە گوێی لە بەڕێستا فەرموو کاک عومەر سەرەتا بە خێراتنی کوێستانخانەکەم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڵێ پرسیارەکەت ئەوەی من تێگەیشتم لەبارەی موچەکانتانە بەڵێ دەربارەی ئەو موچانەمان دەربارەی ساکە لەم حاڵەتە موچەی خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی لە ئێش و ئازارێکی زۆردار بەڕاستی زۆربەی کرێچی و زۆربەی تایەتی زەواج هێڵوەشاردەتەوە کوێستانخان بەڕاستی لە ئەنجومەنی وەزیران جارەت پێداگرێ لەسەر خاوەن پێداویستی تایبەتەکان زۆر باشە بەسپاسەوە مەکتەبی ڕێکخراوەتیکارەکان بەڕێز کاک دکتۆر میران پرۆژەیەکی تەقدیم کردووە بەڕاستی پشتیوانی و پرۆژەیە بکە کە ئەو پرۆژەیە زۆربەی کێشە و معناتی خاوەن پێداویستی تایبەتەکان بەڕاستی کەمەکاتەوە ئازارەکانیان کەمەکاتەوە من لێرەوە ڕێز و خۆشەویستیمەیە بۆ جەنابتان بەڕاستی موچە دابراوانشمان بۆ بگەڕێنەوە هیچ کاریگەریە ناکرێتە سەر حکوومەت موچە بڕاوەکان مەبەست کامانەیە بەڵێ ئەو موچانی کە بڕاو نەو موچانی کە نەیانداوە پێمان زۆربەی تایەتی ساکە بەڕاستی پێویستی پێویستی هەم دەربارەی یاسای خاوەن پێداویستی تایبەتەکان و کورتەباڵەکان بکرێتە بواری جێبەجێکردنەوە ئەو موچەیەش لێرەشەوە بە جەنابیان بڵێم ئەو موچەیە ڕسمی نییە موچەیەکی قێت پێکردنە
ئەتاسەکان موچەیە نەکرێت بواری جێبەجێکردنەوە بکرێتە بەڵێ موچەیەکی ڕسمی و بە مافی خۆمان نێزیانی ئێمە کەرکک هیچمانبەی نییە بەڕاستی موچەکانیان لە 400,000 دینار کەمتر نییە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت و کورتەواڵەکان بەڕێز و خۆشەویستیمەیە بۆ کاکەدانە و بۆ تەلەڤیزیۆنە جوانەکەتان و بۆ دادەپێستان. زۆر سپاس بە ناوی کوێستانخانی شەو سپاسەکە کا عومەر سپاس کوێستانخەوە کا عومەر بوو هەڵبەت باسی و موچانەیە کرد کە بەهۆی بڕینی موچەکانەوە هەڵبەتە پێما بێوەکو فەرمانبەری ئاسایی مامەڵەیان لەگەڵ کراوەمە لە دەستی وەزارەتەکەی بەڕێستانی کۆی ئەنجومەنی وەزیرانە چه هەوڵێکە دەن بۆی ئەمە استثنایە بکرێت. کاکزانە ئیسلامان بۆ کردوون ئێمە لە کابینەکانی پێشوو لە کاتی پاشەکەوتە بەداخەوە کە زۆر ناحەقی بووە پاشەکەوتیان لە موچێک کەم ئەندام کردووە لە 150,000 پاشەکەوتیان کردووە بەڵام ئێستا ڕاستە موچە دواکەوتووە و حەقی خۆیانە موچەکانیان زۆر کەمە بە 2 مانگ موچەیە گوەرەگرێ بەڵام ئێمە لە ئەنجومەنی وەزیران داوامان کرد کە نابێت لێبڕین خاوەن پێداویستی تایبەت بگرێتەوە چکە لە 120 لێبڕی چێمێنێتەوە بۆی ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە هەموو متفق بووین لەسەرەوەی کە نابێت موچەی خاوەن پێداویستی تایبەت بەی شێوەی دەستکاری بکرێت و دەستکاری ناکرێت دیارمە بەستیەوە بۆ موچانەی کە دواکەوتووە بەڵێ ئەوە دیارە خۆت بارودۆخی ئابووری و ڕۆزی هەرێم و ئەوانە ئەزانیت ینی ڕاستە ئەوان لە خەڵکی کە زیاتر پێویستیان پێێتی بەڵام فەرمانبەری شەیە موچەکەی زۆر کەمە یاکزانە تۆ باوەڕەکەی لە ناو دیوانی وەزارەتەکەی ئێمە 7 فەرمان بەرمانەیە سییانیان موچەکانیان لە خوارد 200,000ەوەیە ینی ئەمە لە ناو دیوانی وەزارەت سێ کەس هەیە موچەکەی خوارد 200 چەند خاوەن پێداویستی تایبەت لە وەزارەت خاوەن پێداویستی بەڵێ ئازانم ئەمانە خەڵکی ئاسایی لە ناو من کە هەر وەزیرێک کە بڵێ دەست بەکارە بێت ستافی نووسیگەکەی خۆی ئەبات من 4 کەسم دامەزراندووی شێ لەو 4 کەسە کە مندامێکم دامەزراندووە بەڵام ئێمە لە دامودەستگاکانی کەشکە ئەندامانەیە بۆ نمونە بەڕێوەبەری یاسایی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی نابینای تەواوە یەکێکیشە لە یاساییە زۆر زیرەک و شارەزاکان من زۆر جار تەلەفۆنی بۆکەم ئیسچارەی یاسایی بێکەم خاوەن پێداویستی تایبەتیش هەردوو چاوی نابینای تەواوە هەرگیز نابینێ ینی ئێوە سستاتان نەکردنەوە وەزارەتەکە ماستەریشی هەیە لە یاسا بەڵێ زۆر باشە کوێستانخان ژمارەیەک لە خاوەن پێداویستی تایبەت قسەیان کردووە وەکو بەشدارێکی بەرنامەکە بێکەوە بینەر و بیسەریانە بین و بۆ وەڵامەکان دێمە لای بەڕێز بۆتێ من بەبیرم بێت و مێژووی کاری ڕێکخراوەیمان هەروە بووە بەم شێوەیە بە بەڵام لەم ساڵانی دوایدا بەبوونی قەیرانی دارایی و ئەو شەڕەنە هەمواری کە بەسەر گەلەکەمانە هاتووە دوایی ڤایرۆسی کۆرۆنا و بڕینی بەشە بودجێ هەرێمی کوردستان و دابەزی نرخی نەوت ئەمە زیاتر ڕەندانەوەی هەبوو لەسەر ئەوەی کە کەمەندامان بکەونە بارێکی ناهەمواری لەو بارە ناهەمواری پێشتر زیاتر بێت بۆ ئێمە دوایمڕی لە ئێستا بارودۆخی کەمەندامان چۆنە؟ بارودۆخی کەمەندامان هیچ کاتێک لە ئێستا خراپتر نەبووە بە 2 مانگ جارێ بە 3 مانگ جارێت موچێکی 150,000 ناری ئەبێ بارودۆخی کەمەندامان چۆن بێت لەم کاتێ دیارە ڕێکخراوە کەمەندامیەکان لە ساڵانی ڕابردوو بەم ساڵیشەوە زۆر ئەمەل بوون بێهیوا بوون بەرامبەر بە هەموو دەستگاکانی حکوومەت هەر لە سەرۆکی حکوومەت و جێگر و تاکو بەڕێوەبەری گشتیەکان و تاکو چاودێری کۆمەڵاتی خۆشی کە بەداخەوە ینی زۆر کەم تەرخەم بوون بەرامبەر بە کەمەندامان کە چین و توێژێکی گرنگی کۆمەلگان لە کاتی هەڵبژاردنەکانە کەمەندامیان لەبیرە یەن دەنجە لە دەرگای ڕێکخراوەکانمان نەدەن داوای دەنگکۆکردنەوە ئەکەن بەڵام لە دوای ئەوە هەر لە پەرلەمانتارەکان و لەوانی دەستگا خۆکنەکان بەداخەوە هیچی کەمەندامی لەبیر نامێنێت کە لە دەرگایان ئەین یان هیچیان پێ ناکرێت هیچی قسەیەکەن یان نییە بۆ کەمەندامان ئێمە لە مانگی 11 لە مانگی ڕابردوو 2 جار بۆ 3 جار سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد لە هەولێر کە بەڵێن ئەدەن کە ئەوە بکەن ئەوە بکەن ئەو بکەن بەڵام بەداخەوە هیچ شتەکانیان تا ئێستا و پێویست نییە جگە لە چەند پەرلەمانتارێکی تایبەت نەبێت کە هەوڵ ئەدەن و بەردەوام قسە کێشەی کەمەندامەکەن کە هەوڵ بن کێشی کەمەندامان بەرەو چاکبوون و ژیانە بەرەوە بە خۆشگوزارانی بڕات بەداخەوە تا ئێستا هەنی ماوەی 25 ساڵ بۆ 26 ساڵە ئەم ڕێکخراوە هەیە هەنی نەمان بینی بەرپرسێکی باڵای حکوومەت لەو ڕۆژێدا سەردانی ڕێکخراوە کەمەندامیەکان بکات و هیچ نەبێت پیرۆزبایەکیان لێ بکات بەڵام ئەوەی کە لەم ساڵدا تۆزێک گۆڕانکاری کراوە هیواداری نەو گۆڕانکاری بێتە ئایندێکی باش بۆ خزمەتکردنی کەمەندامان کە هەر دوێنێ بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی
سەردانی بارگای ڕێکخراوەکەمانی کردو و بەڵێنی ئەوەی داوە کە ئەوانەکو دەستگایەکی حکومی بەردەوام هاوکار و پشتیوانی کەمەندامان بن و هەر دوێنێژ بەڕێزکا کۆباتۆکو جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەردانی ڕێکخراوەکەی کردو لەگەڵ هەموو ڕێکخراوە کەمەندامەکان لێرە کۆبۆتەوە و هەموو باسی کێشە و گیر و گرفتەکانی کراوە هیوادارین کە ئەمە بێتە دەواازەیەک بۆ خزمەتی کەمەندامان ناڵی خزمەتی زیاتر لەبەرەوەی خزمەتێکی وایە نەکرێت تاکو بڵێن زیاتر خزمەتکەن هیوادارین خزمەت بە کەمەندامان بکەن بێتە هەنگاوێکی باش کە بتوان ژیانی کەمەندامان بەرەو باشتر و بداوین هەر لە دابینکردنی موچە و دابینکردنی ئامێرە یارمەتی دەرەکان کە بتوان دابینی بکەن بەداخەوە تا ئێستاش ینی کەم ئەندامان لە بەتایبەتی لە سنووری سلێمانیە تەنیا چاوێن لە خەڵکانی خێرخوازە ئەوەی کە خێرخواز نیکە بۆ کەمەندام کە وەزی کەمەندام زۆر بەرەو ئاستەنگ و بەرەو قورسی ڕات لە وڵاتانی دەرەوە کار بەدەستانی وڵات مژدەی خۆش دەدەن بە کەمەندامان و بڕیاری خۆش لەسەر ژیانی کەمەندامان دەدەن لە وڵاتی خۆشماندا لەم دەقەیەدا کەمەندامان هەیە لە بەر دەرگای ڕێکخراوەکان دائەنیشن هەتاوەکو ئێوارە لەبەر 10 لیتر نەوت کێش و گرفتمان زۆرە کەمەندامان لە لێواری مەرگتان کەمەندامان ژیانیان زۆر قورسە یعنی لە بەرەو سارد و سەرما ڕۆین مناڵانی شە لە دەماغ پێویستیان بە گەرمکەرەوە هەیە پێویستیان بە نەوت هەیە کەمەندام هەیە لە بەردرگا ئەوەسێت هەتاوەکو ئێوارە بۆ 10 لیتر نەوت وەریگرێت لە ڕێی خێرخوازانەوە لەبەر سەرما هەڵە لەرزێت هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کار و وەزارەتی دارایی بێن بەهانەی کەمەندامان و هیچ نەبێ موچەی کەمەندام ئەو موچەکەمێکە لە مانگێک جارێک بێت جیاب کرێتەوە لە موچەی فەرمانبەران و هەموو کەسەکانی تر هەموو مانگێک جارێک هەموو سی ڕۆژجارێک کە دابش بکرێت بەسەر کەمەندامانەکە ئەمەش هیچ قورسایەک لەسەر بودجەی حکوومەت دروست ناکە بودجەیەکی زۆر کەمە نزیکی 10 ملیار دینارە هەموو کەمەندامانی هەرێمی کوردستان هیوادارم ئەم داوایەمان وەرگرن بە هەند و هاوکاری کەمەندامان بکەن گیر و گرفتمان زۆرە زۆربەی ئافرەتەکانمان ێستا دەستڕەنگینن بەڵام شوێنێکمان نییە کە بۆیان دابین بکرێت و کارەکانیان تیا عرس بکەن و بیفرۆشن کەمەندامی وامان هەیە بڕوا بکە یعنی ئێستا ئێمە هەر دوێنێ پێشنگایەکیان بۆ کردینەوە لە مازدیمۆڵ شتێکی زۆر باش بوو کەمەندامانەیە کە هەردوو دەستینێ بە پەنجەکەی قاچی چەندەها تابلۆ دروست ئەکا خەڵک سەرسامە بێ لە ئیشەکانی کەمەندامان هەیە دەستڕەنگینە یعنی بڕوا بکە ئەوەی کە بە ئەو ئەکرێ بە کەسی ئاسایی ناکرێ بەڵام ئێمە گیر و گرفتەکەمان ئەوەیە شوێنێکی تایبەتمان نییە بۆ نمونە جێگایەک نییە کە بڵێ ئەمە تایبەت بە ئیشەکەی ئێوە بێتیا بفرۆشن تا عرض بکەن ئێمە شوێنمانە گیر و گرفتمان ئەوەیە کەمەندامان هەیە کرێی سیارەی پێ نییە کەمەندامان هەیە ناتوانێت دوکانێک بگرێ ئێمە داوا ئەەکەی نەگەر لە ڕێی هەچ کەسێکۆ بێ شوێنێک بۆ لە حکوومەتەوە بێ لە خێرخوازێکۆ بە لە هەر شوێنێکمان بۆ دابینکەن و بتوانین ئەو ئیشانەی کە ئەیکەین و خۆمان بەتوانای خۆمان عرزیکەین و ژیانی خۆمانی پێدابینکەین ئێمە گیر و گرفتمان زۆرە بۆ نمونە ئێمە چین بۆ شوێنێکی گشتی ئەو شوێنە ڕچاوی کەمەندامی تیا نەکراوە ئێمە ناتوانین بەدڵی خۆمان هاتوچۆ لەو شوێنەیە بکەین بۆ نونێکی لەسەر عەرەبانە بێ ئەبێ یەکی یارمەتی بە ئەو شوێنە شوێنێکی وەهانیە کە بتوانین خۆمان بەدڵی خۆمان هاتوچۆی تیا بکەین بۆ ئێمەش خۆش نییە یەکێک یارمەتیمان بە ئەگەر خۆمان تیا بڕۆین زۆر خۆشترە بێ ئەو شوێنە لە ڕێی ئامێرە یارمەتی دەرەکانە بۆ نونە کورسی و داشەق و وەڵکەر و ئەم شتانمان پێویستە هەنێکیشمان بۆ نەشە لە دەماخە پێویستی بەدایبیە ئەبێ بۆ خێرخوازەکان بۆیان دابین ئەکەن حکوومەت هیچ ئاوڕێکیان لێ نایاتەوە کورسی و ئەمشتانیان بۆ دابینکات تریش کە سەوتەکە ناگەیشت لای بەڕێستان باسییان لەوە کرد کە پێویستە زیاتر گرنگیان پێ بدرێت پێشتر تا ڕادەیەک بۆ شایەکە بۆ لە نێوان بەرپرسانی حکومی و خاوەن پێداویست تایبەتە پێویستە و بێشایە پڕ بکرێتەوە و گرنگی زیاتریان پێ بدرێ و بە ڕێزێک باسی ئەو بڕەپارەی کرد کە لیان بڕاو بۆیان بگەڕێتەوە و بە ڕێزێشتر باسی لە شوێنی نمایشکردنی ئەو دەستڕنجینەی خاوەن پێداویست تایبەتیانە کرد وەڵامی بەڕێستان کاکزانە من دووبارەیەکەمەوە لە موچەکانیان نەبڕدراوە ئەو لە ساڵ 2021 نەبڕدراوە لە هیچ خاوەن پێداویستی تایبەت نەبڕدراوە بەڵام دواکەوتووە موچەی هەموو فەرمانبەران پێکەوە موچەی مەبەستیان لەو 10 ملیارە چییە؟ ئەوە موچەی مانگانەکەیان 10 ملیار زیاترە ئەوە هەموو مانگێ هەموو یانی هەر کاتێک موچە وەرگرن زیاتر لە 10 میلیۆن دلار موچەکانیانە ئەمە لە ئێستاە
بڕیاری نەوەزیری داراییە نەوەزیری کارە ئەمە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە کە ئاتوانێت ئەم پارەیە خەرجکات بڕەپارەیەکی وە من حەزەکەم بزانی کاکزانم بەستنی موچە ئێستا بمانەوە یەک موچەی یەک کەم ئەندامی تازە تۆمار بکەین بە ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەت بڕیاری لێبە ئەوە نەدەسەڵاتی کوێستانە نەوە دەسەڵاتی وەزارەتی داراییە ئەمە بەهەڵە گەیشتووە بۆ سەرفکردنی 10 ملیۆن دۆلار ماڵانە مەدەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە نەک وەزارەتی دارایی تەنانەت بۆ 100 ملیۆن دینار و بەرەوژور وەزارەتی دارایی دەسەڵاتی نییە خەرجیکا دەسەڵاتەکە لە ئەنجومەنی وەزیرانە چجای 10 ملیۆن دۆلار بۆیە ئەمە ئەگەر پارە هەبێت من حەزەکەم هەموو مانگێک نەک 150,000 500,000 وەرگن بەڵام لە ئێستا بۆ خۆت باشە زانی کە بارودۆخی فەرمانبەران و موچەخۆران و بە دوو مانگجارێک و بەلێبڕینەوە ئەدرێ بەداخەوە کە فەرمانبەر مافی خۆیەتی سی ڕۆژجارێک موچەی تەواو وەربگرێت بۆیە ئەمە پێویستی بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە نەک وەزارەتی دارایی وەزارەتی کار سەبارەت بە ئێمە پرۆژەیەکی کە من هەر حەزم کرد باسی بکەم ئێمە بەڵێ وەبەرهێنێک لە سلەیمانی هاتە لامان باسیەوەی کرد کە ئەتوانێ 1000 یەکەی نیشتەجێبوون لە سلەیمانی 1000 لە هەولێر دروست بکات ئەم 1000 یەکەی نیشتەجێبوونە بە قستی درێژخایەن بەبێ پێشەکی و ئەگەر 1/9 بێ 5 دەفتەر ئەگەر 2/9 بێ 6 دەفتەر و دیارەگەر 1/9 بێ ڕەنگە بخوام پێداستا ئەگەر دابەشیکی بەسەر 20 ساڵەکەیە پارێکی زۆر کەم ئەکات بۆ ماگانە من بۆ ئەم پرۆژەیە ینی لەو کاتەوە کە ئەم پرۆژەیەم بەدەستگەیشتووە بردوومەتە ئەنجومەنی وەزیران دەستەی وەبەرهێنان بە شخصی نامە نووسیوە بۆ سەرۆکی حکوومەت خۆشبەختانە بەڕێ سەرۆکی حکوومەت بەلایە و گرنگ بۆ پرۆژەکە بۆیە ئاراستەی دەستەی وەبەرهێنانی کردوێتەوە کە ڕێیەکی کۆنکرێتی بێنێ بۆی ئەگەر باش بێت ئەمە بکریانی ئێمە ئەوەی پێمان کرد ینی ئەمە لێکێ ئەمە بکرێ ئێمە هەر بە دوایەوەین ینی هەر سووری لەسەر پرۆژەکەی خۆمان ئێمە هەرچی لە دەسەڵاتی ئێمەیە هەبوو بێ و پێمان کرا بێ لە هەر شوێنێ ممچینە درێخیمان کرد بێت ئەیلەوەی کە هەوڵمان ناو ڕێنماییەکان گۆڕین یاسا هەموار بکەین پێداویستیان بۆ دابین بکەین هەر کەمەندانێک زانی بێتمان پێویستی بە عەرەبانە هەبوو بێت بۆمان پیا کردوونە ڕێکخراو لە کۆمپانیاکان ینی من پێم وایە هەرچی لە دەسەڵاتمان بوو بێت هەرچی لە توانامان هەبوو بێ هەرچی عەقڵم پێیشکا بێت درێخیم نەکردووە ینی ئەمە لەبەرویم بەرچ خۆم ێزانم کوێستان مەسەلەن ئەو بە ڕێزانە باسی ئەویان کرد کە مەسەلەن ئەوان مادام موچەکەیان کەمە پێشنیازێکی وها بخرێتە ڕووکە لانی کەم ئەوان 30 ڕۆژ جارێک موچەوە بگرن نیشتیوە کارزانە بەس ئەوان هەرچە دەسەڵاتی ئێوە نییە یەکەم لە دەسەڵاتی من نییە من وەکو باسم کرد هەر لە دیوانی وەزارەتەکەی خۆم هەفتا موچەخۆرم هەیە فەرمانبەرمە سییانیان لە خوار 200,000 وەرەگرن دوانیان 170یان هیچیان 190,000 هەیە ینی هەرچەنە ئەمە بەڕاستی نائەدالەتیە بەڕاستی ئەمە من نازام چۆن باسی بکەم کە کەسێک لە دیوانی وەزارەت بێت لە بەیانیەوە تاکو سەعات دوونی و ئیشی پاکەرەوە کە موچەکەی 190,000 بێت چەنە ئێمە لە نەسری و پارەی ئەوانە هاوکاری ئەەکەین بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ماشێکی شایستەی نەبێت بۆ ئێمانەوەی پێویستی بە ڕێخستنەوەیە موچەی فەرمانبەر پێویستی بە ڕێخستنەوە هەیە خاوەن پێداویستی تایبەت پێویستە موچەکانیان ڕێبخرێتەوە هەر کاتێ بارودۆخی هەرێم گەیشتە ئاستێکی باش ئەبێت تۆڕی چاودێری خێزان دەست پێ بکەینەوە خێزانانی کە پێویستیان بە پارەیە هاوکاری مادی بکرێن هەموو ئەمانە پێویستە بکرێت بەڵام ئەمانە هەمووی پەیوەندی بە بارودۆخی ئابووری و قەیرانی داراییەوە هەیە باشە کوێستان خان ینی ببوورە هەر لەسەر ئەو مەلەفە چ خاڵێک ئەگەر بە خاڵ پێم بڵیت چییە خواست و ویستی کوێستان خاوەکو وەزیر بێوێت بۆ خاوەن پێداویستی تایبەتی جێبەجێکە هەر لە مەسەڵەن تەختێکردنیەکی شوێنی فەرمانگەکان و شوێنە گشتەکان بۆ ئەوی کەسێک کە بە عەرەباناچێ یان گۆچانێکی پێیان هەر شێوازێک بۆ لەوە بگرە بۆ کۆی شتەکانی ترکە خەون و خولیایی بەڕێسامێ بۆی لە ماوەی دەسەڵاتی وەزیری خۆتە جێبەجێ بکەیت من بۆ ئەم بابەتە کە چێلەوە بەڕێزانەش باسی کرد ئەنجومەنی شیاندنی کەمەدامان نووسرامان ئاڕاستی دەستەی وەبەرهێنان و
وەزارەتی شارەوانی کردووە کە لەمە دووە مۆڵەت نەدەن بە هیچ کۆمپانیایەک کە هیچ باڵەخانەیەک یا هیچ بینایەک دروست بکە کە مەرجەکانی ئەوانی تیانە بێت کە بۆ کەمەندان پێویستە. پێشتر لە یاسا بەرکارەکانە بڕێک 5 میلیۆن دینارە شتێکی وایە غەرامەیە ئەگەر ئەوانەی جێبەجێ نەکرد بێ خەڵک 10 میلیۆن دلار لە پرۆژەی تیسەکەنی قازانجەکە بۆ 5 میلیۆن دینار چییە بیات بۆیە ئێمە مەرجمانداناوەکە نابێت مۆڵەتیان پێ بدرێت ئەگەر مەرجەکانی پێداویستەکانی کەمە ئەندامان جێبەجێ نەکرێت. من کە چوومەتە وەزارەتی خۆمان بینای تازەمان دروست کردو کە چووم بینایی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هیچ مەرجێکی کەمەندامیتیانە بوو هەمووی پێگۆڕین هەمووی ڕامپام دروست کردووە مەسعەدم بۆ داناون دەوارێتم گۆڕیوە مەخسەلم گۆڕێتومە چۆن ئەبێت وەزارەتی کار بیناکەی گونجاو نەبێ بۆ کەمەندامان بۆیە ئەمە خواستێکی سەرەتایی نییە مەخوا یەکێکە لە خواستە هەرە گرنگەکان نابینایەک لەسەر شەقامە ڕوە ئەبێ شوێنی هەبێکەی ئەو جیاواز بێت ئەچێتە بینایەک ئەبێت شوێنێک هەبێ ئەو پێوەی بڕوە خواستی من ئەوەیە کاتێک کەم وەزارەتە جێڵم زۆرترین خزمەتی کەمەندامانم کردێت چکە بە وازیبی خۆی مێزانم لەبەر دەمی خوا و خەڵک سوێندم خواردووە کە من ئەبێ خزمەتی خەڵک و میلەتەکەی خۆم بکەم دەوانیش بەشێکن لە میلەتەکەی خۆبان من ئەمەوێت کەمەندام لەو دۆخە ڕزگار بکەم کە خەڵک بە چاوی بەزەی تەماشایەکە کە خەڵک پێی وایە کەمەندام بەزەوێ خێری پێ بکرێ نەخێر کەمەندام ئەبێت وەک کەسێکی شایستە کەسێکی پلەیەک لەناو کۆمەلگایە بەشداری بکە لە ئاوادانکردن و بەڕێوەبردننی ئەم کۆمەلگایە هەر دوێنێ کە نابینایەکی ئێمە دکتۆرای تەواو کرد بە دەرەجەی زۆر باش کەواتە نابینا ئەتوانێت خوێنێراوەرگێ ئەتوانێت وەزیر بێ ئەتوانێت ئەندازیار بێت ئەتوانێت پەرلەمانتار بێ بۆیە خواستی منەوەیە کە لەو دۆخە ڕزگاریان بێت و موچەکانیان بەپی ئەو یاسایی کە هەیە کە زۆر زیاترە لەو موچەی پیانە درێت ئەوە جێبەجێ بکرێت هەموو خواست و داواکاریەکانیان جێبەجێ بکەم چکە من دووبارەیە یەکەمە واجبی سەرشانی خۆمە و من خۆم بە داکۆکی کار و بەرگری کار و پارێزەری ئەوانە زانم کە هەرچی بە من کردوە دەسەڵاتی منابێ ممکن نییە درێخی بکەم. زۆر باش شوێستان خەل لەو ڕۆژانی پێشوە هەرچەندە بابەتەکە لەگەڵ مۆزوعی موچاتێکەڵ بوو بە باوەشێک مەلەفەوە ڕۆیشتی بۆ پەرلەمان. هەڵبەت وەزارەتەکەت سەقفەکەی بەرفراوانترە لە مەوزوعی بخاوم پێداویست تایبەت ئەتویست چی بکەیت لە پەرلەمان مەسەلەن باسی بابەتێکی شت کرد مەسەلەی قەرزدان بە گەنجان قەرزی درێژخایەن و بۆ بەڵێ دیارە کۆبوونەوەکە یەکێک لە بڕگەکانی ئەگەر کۆبوونەوەکە بەردەوام بکرایە بەڵێ تایبەت بوو بە گەنجان و بە بێکاری و بە کۆچی گەنجان کە بەشێکی کۆچی گەنجان پەیوەندی بە قەیرانی دارایی و بە بێکاری و هەژاریەوە هەیە مەسەلەی کرێکار و بەشێکی بێکاری هەمووینا پەیوەندی وابەستێ بە وەزارەتەکەی ئێمەوە ئێمە ئەو مەلەفانی کە پێمان بوو تایبەت بوو بە دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران هەروەها قەرزی بچوو ئەو کارانەی کە کردومانە لە ماوەی ئەو ساڵانەیە بۆ دەستەبەری کرێکاران و ئەو ڕێگریانەی کە لەبەر دەمبانان کە ناتوانین هەموو کرێکارێ دەستەبەر بکەین ئێمە ئەگەر بتوانین کە هەموو کرێکارێک دیارە تعریفی کرێکار لە لای ئێمە لە دکتۆرێکی جامعەوە کە لە زانکۆیەکی ئەهلی ئەخوێنێ هەتا پاکەرەوەی کرێکارە ئێمە ئەگەر بتوانین هەموو کرێکارێک لە کەرتی تایبەت دەستەبەر بکەین مافەکانی پارێزراو بێ هەمان مافەکانی کەرتی گشتی هەبێ دوجار خانەنشین بێت دڵنیا دەکەمەوە ئەو خواستەی ئێستا هەیە لە سەرکردی گشتی پێچەوانە بێتەوە بۆ کەرتی تایبەت ئەمانە ئێمە کۆمەڵێک هەنگاومان ناوە بەڵام کۆمەڵێک بربەستیش لە بەردەستمانایە ئەو مەلەفانەی ئێمە تایبەت بوو بەوانە و بەشێکیشی پەیوەندی بە سندوقی قەرزی بچوو بوو بۆ گەنجان ئەمە تا چەند مەسەلەن ڕەنگە بژانەوەیەکی گەر بچووکیش بێت جزئیش بێت دروست بکات تا چەند مەسەلەن ینی نیەتێکی جددی هەیە بۆ جێبەجێکردن ئەگەر بەو شێوازەی پێش قەیران بێت گەنجێکی زۆر لی سوودمەند دەبن بەڵام ئەوەی ئێمە داوامان کردووە ئەڵین تەنها ڕێگامان بن ئەوەی کە ئەو قەرزەی ئەگەڕێتەوە کە مانگی ملیۆنە دۆلارە ئەوە بینەوە بە قەرز بە پێی بڵێ ئەوەی کە ئێمە حسابمان کردووە مانگانە ئەگەر ئەو ملیۆن دۆلارەمان بنەوە نەکرێتەوە بە موچە ئەتوانین 30 پرۆژە لە سەیمانی سی لە هەولێر سی لە دووە بۆ
ئەمە ئەکاتە چەند 90 گەنج لە مانگێکە ینی بڵێ موافقەکە و بەدەستێناوە مەسەلەن ئەنجومەنی وەزیرانە هێشتا نەخێر بەداخوامەش دەنج خۆمانەخانی پاڵدەنجی بەڕێزت ئەیخیتەوە بەرنامەی کار لە ئەنجومەنی وەزیران بەڵێ بەدڵنیاییەوە ئەمە دەرگایەکە کاتەوە بۆ گەنجان بێگومانی سی گەنج پرۆژەیەکی پرۆژەیەکدا بمەزێنێ بەلای کەم 3-4 کەسیش لەگەڵ خۆیان ئیشیان پێکات ینی حرەکەیەک دروستە بێ بۆی کە خەڵک بژێویەک بۆ خۆی دابین بکات بۆیە ئێمە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانمان ئەوەی ئیش لەسەر ئەم بابەتە بکەین بەڵام بە فۆرمێکی جیاواز ئەوەی من بە دوواداچوونم بۆ کردووە لە ڕابردووە ئەو هەموو پارە زەخمە خەرج کراوە زۆربەی هەر ئەو پرۆژانە شکستیان هێناوە بەشێکی ڕاستە پەیوەندی بە قەیرانی داراییەوە بەڵام بەشێکی بەهۆی خراپ ئیدارەدانی پرۆژەکانەوە بووە و بەهۆی تدەخولی ئەملاو ئەولاو بەداخەوە واستە و ئەوانەوە بووە کە جێی خۆی نەگرتووە بۆیە بەشێکی زۆری پرۆژەکان سەرکەوتوو نەبوون. پلانێک هەیە بۆ ئەوەی کە ئەمە مەسەلەن زدیەتی تیا بکرێ و یان یالانی کەم بڵێم گەشت بینیت لەسەر ئەمە جێبەجێ بکرێت ئەگەر سی گەنجیش بێ زۆر خراپ نییە ینی لەم دۆخەیە ئێمە فشارەکەین من کە راپۆرتەکەی ئەو لیژنەی پەیوەندیداری پەرلەمانم بینی هەمان خواستیان هەیە پەرلەمان داوا بکە و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی داوا بکات دڵنیام ئەنجومەنی وەزیرانیش ئەو بە ڕێزانە هەمویان پشتیوانی پرۆژەکەمانەکەن. زۆر باشە کوێستان خان ئەو ئامارانەی لای ئێوەن ڕێژەی بێکاری لەو چوار پارێزگا و ئیدارەی هەرێمە لە چ ئاستێکایە ئێستا خۆی ئامار ئێمە ئامار لای ئێمەنی ئامار لای دەستەی لە دەستەی ئامارە بێگومان بەڵامەکی دێتەوە لای ئێوەشدانان بێگومان ئێمە ئێستا دەستەی ئامار لە هەوڵی ئەوەیە کە بڵێ لە هەموو وەزارەتەکان ئامارێکی دروست نەکتەنها بۆ بێکاری بۆ هەموو بڵێ هەموو ئەو شتانەی کە پێویستن دروست بکات من کە چوومەتە ئەم وەزارەتە هیچ ئامارێکیانە بووە هیچ چکە بەڕێوەبەرایەتی گشتی ئامار و پلانمان هەر نییە هیچ ئامارێک نییە ئێستا تازە کە دەست بەکار بووین دەستمان کردووە بۆی کە ئامار دروست بکەین ئامار چەند کەمەندامان هەیە چەنی نابینایە چەنی نابیستە چەنی جەستەی بزوێنیە ئەوەش نەبوو هیچ ئامارێک نەبووە لە وەزارەتە هیچ پلانێک نەبووە لەبەرەوەی بەڕێوەبەرایەتی گشتی ئامار و پلان نییە ئێستا ئەگەر من تۆزێ لە بابەتەکە لاوەم لەبەرەوەی پلان نەبووە لە وەزارەتە لە شوێنی وە لە چەند شوێنێک لەم هەرێمە بینا دروست کراوە بیناکانمان چۆڵە یان بیناکانمان دراوە لەبەرەوەی بەپێی پلان نەکراوە بەپێی پلان نەکراوە لە شوێنێک کە بیزماڵی لێ حەزانەیەکیان دروست کردووە بەشی 200-300 مناڵەکە کە هیچ پێویست نییە لەوێ بیناکە دەرگای داخراوە لە هەنێ شوێن بیناکە شکە پاسەوانی نەکراوە تووشی تێکدانیش بووە لە هەنێ شوێن هەر بیناکانمان نایاویانە بەڕێکخراو یانە بە ڕێکخراوی حیزبی یاوێنە بە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی یا دەرگاکەیان داخراوە یا یاوێنە بە وەزارەتێکی کە چیت کردو بۆ ئەمانە کۆکەیتەوە لەبەر بێپلانی بینای ویان دروست کردووە کە پێویست نییە لە شوێنی وا پێویستمان بە بینا هەیە قانون ڕێگە بە بەڕێستانەدا ئەمانە بەکرێ بدەیت و پارەکەی بچێتەوە بۆ کۆمەڵێک پرۆژەی تر بۆ خزمەتی چین و توێژەکان ئێمە ئێستا لەوەیان کە هەنێکیان وەربگرینەوە هەنێکیان پێویستیان بە نۆژەنکردنەوەیە چکە پاسەوانی نەکراون تێک چووە بیناکان بۆ هەنێک شوێنی کەش ئێستا من لە حملەیەکام کە هەنێک خێرخواز و دەوڵەمەند بینامان بۆ دروستکەن خراپترین بیناکانی ماڵی بە ساڵاتچوان و مناڵی بێسەرپەرشت بیناکانی ئێمن ئێستا خۆشبەختانە لە سلەیمانی کەسێکی خێرخواز بۆ ئێمە لەم گەڕێکی کورساتە بینایەک دروست دەکات بە زیاتر لە 2 ملیۆن دۆلار زۆر شتێکی زەخمە لە هەولێر بە هەمان شێوە خێرخوازێک بینایەکمان بۆ دروست دەکات بۆ خانەی بە ساڵاتچوان بە 2 ملیۆن دۆلار ئەنی لەگەڵ ئەو ئیشەیە پەنامان بردو بۆ خێرخواز و دەوڵەمەندیش کە هاو بەر لەوەی بسمە سەر تەنزیمی ئەم بابەتە مەسەلەن بەر لە بەرنامەکە ڕۆژنامە نووسێ من مامەند نامەیەکی ئاراستی بەڕێزت کردبوو لە فەیسبوک ئەڵێ ژمارەیەک لە زیندانیانی چاکسازی هەولێر
لە ڕێگەی ژمارە تەلەفۆنێکەوە دەستیان کەوتو پەیوەندیان بۆ کردو پێشتری ئەو لێ زیندانی بۆڵێ بارودۆخیان زۆر خراپە بەهۆی ئەوەی کە کۆرۆنایە مەسەلەن بینینیان لێ قەدەغە کراوە دەرگاکانیان لەسەر داخراوە ژمارەیەکی حاڵی دەرونیان زۆر خراپە ئێوە کۆزارەتی کار چی ئەەکەن بۆ بەدواداچوون بۆ پرسە سەرەتاوە ناڕاستیەک لە نامەکەیە بۆ تۆ باس بکەم ئەو بە ڕێز بینیت نامەکەی بەڵێ ئەو بە ڕێزە لە گرتن و گواستنەوەی سەر بە وەزارەتی ناوخۆ گیراوە لای ئێمە نەبووە ئێمە چاکسازین ئەوانە یەتە لای ئێمە ئەوانن کە چاکسازەکرێن حکم ئەدرێن کەواتە ئەو کە ئەڵێ لەگەڵیان نابووم و ژمارەی تەلەفۆنی منیان وەرگرتو ئەو قەت نەهاتوە چاکسازی ئەو ژەڵێ محکوم کراوەکان ئەو لە گرتن و گواستنەوە ڕەنگە بە شێوازی شتێ پەیامەکە گەیشت لای ئێمە نەبووە من ئاڕاستیەک دوای ئەوە من بە دوواداچوونم کرد من ڕاستە ئەو چاکسازیانە بۆ 900 کەس دروست کراون ئێستا لە هەولێر زیاتر لە 2250 کەسی تایە ئەمە بۆ ئەمە چەندین نووسرا و لیژنە و لیژنەکاری کراوە دوا بڕیاری سەرۆکی حکوومەت کە لیژنەی باڵامان دروست کردووە ئەوەیە کە بینایەکی زۆر گەورە دروست کرێ کە 5,000 کەس بکرێ بۆ ئەوانەی کە مادەکانیان تیرۆرە چکە ئەوەی زۆرتر لەم سێ چاکسازی ئێمە ئەوانن کە تیرۆرن کە لە جنوب و لە ناوەڕاست و باشوورۆ هێنراون ئەوانەی خۆمان ئەگەر ئەوانەی لێ جیاکەیتەوە هەر 900 کەسەکەیە بێ سەبارەت بۆی کە پشێوی هەبووە دیارە من بە دوواداچوونم بۆ کرد ئەم بەیانیە ڕاڕەوێک کە 130 کەسی تایە بەیانی توانەمانەگرین نانیان وەرنەگرتووە بەڵام نیوەڕۆ بەشێکی زۆریان نانیان وەرگرتووە ئەوەی کەڵە دەرگایان لێ داخستوین بەڵێ دەرگای دەرەوەی قەحەکانە بێ دابخرێ بۆ دابخرێ پێش من VIP هەبووە لەم سجنانە VIP 5 کەس کەسێکیان کوشتووە لە ژوورێکی فاخیرە هەموو بەیانیەک بە گەرمی نانیان بۆ هاو هەموو نیوەڕۆیەک کفتە و کەبابیان بۆ هاو هەمومانە قەدەغە کردووە ئێمە لای ئێمە کۆمەڵێک تاوانبار هەن ئەمانە خزمەت کراون بە VIP کە ئەمانە ئەگەر حادیسەکانیان باس کە هەموو ئەوانن کە ڕۆژانێک لە فەیسبوک و سوۆسیال میدیا خەڵک چی لەسەر ئەمانە ئەوت مۆزوعی فولای توشتەکانی ڕەنگە یەکیانەوەیە ئەمانە پێش من کلیلی طبعاً چەند هۆڵێک لەسەر ڕاڕەوێکە کلیلی دەرەوە کلیلێک لای ئەمانە بووە شەو هاتوونەتە دەرەوە زیندانیەکانی کیان ئازارراوە ئێمە لەوێ ئەبێ مافی مرۆڤ پیادە بکەین من لەوێ سزادراوم بەڵام ئەبێت مافەکانم پارێزراو بێت لە هیچ کەسێکی قوبوڵ ناکەم گوندەی بکا بەسەریا ئەزێتی بە لی بە ئەمانەتان نەهێشتوە لە چاکسازیەکانە ئێستا ئەمانە لەبەروی کۆمەڵی گۆڕانکاریمان کردووە لەبەرەوەی ئەم دەرگانەمان داخستووە ئەم کلیلانەمان وەرگرتووەتەوە ناڵین کەس گوندەی بکات لەبەر ئەم ڕێکارانە تەوان ناڕزایەتی دروستە بێت و من بە بەردەوامی لەسەر خەتم بینینیان هەیە لەگەڵ کە سوکاریان بە پێ یاسا لەبەر کۆرۆنا لەو کاتەوە کە کەرەنتینە بووە یەک جار مواجه هەمان کردەوە لە ژێر فشاری کە سوکاریانە لە دوهۆک ڕازی نەبوون توانێمە نایکەینەوە لە سەیمانی و هەولێر کردمانەوە بە شێوەیەکی بەفرەم کۆرۆنا بڵاو بووە کە کۆرۆنا بڵاوە بێتەوە کێشەی گەورە بۆ ئێمە دروستەکە یەکەم ئەمانە بێ جیاب بکرێنەوە ئێمە ئەوەنەمان هۆڵنی ئەمانە جیاب بکەینەوە دوم کێشەمان هەیە لە بنکە تەندروستیەکانمان سێیەم کێشەمان هەیە لە بودجە ئەوانە تۆ ئەزانید من کە لە چاکسازی سلەیمانی یەکەم جار کۆرۆنا سەری هەڵاو هەموو بەیانیەک سایقەکەی خۆمم ناردووە لە ئەلووە خۆم میوە و هەموو ئەوانەی پێویستە بۆ سزادراوەکان بۆم کڕین و بۆم بردوون لەسەر خەت بووم هەتا 12 شەو لەگەڵ دکتۆرەکە سەعات بە سەعات پێم وتون گەرمیەکانیانم بۆ پێوە بزانم وەزعیان چۆنە ئەمانە ئەرکێکی قورس دروستەکا بۆ ئێمە جگەلەوە ئەمانە لەبەرەوەی کە ناچنە بەرخۆر کەم ئەچن لەبەرەوەی جوڵەیان کەمە بەرگری لەشیان کەمترە لە خەڵک لەبەرەوە ئەگەر کۆڕۆنا زۆر بە زۆری بڵاو بێتەوە کارەسا دەقەومێ بەڵام ئێمە لە بەرامبەرات چیمان کردو ئەوان ڕوبەڕوو بە ڤیددیۆیی ڕۆژانە سە لەگەڵ کە سوکاریانەکەن ڕاست مۆبایلیان بۆ برێتە ژوورۆ لاپتۆپیان هەیە لاپتۆپیان هەیە
هەرچە لە لاپتۆپەکان ژمارەکانیان کەمە ئێمە داوامان لە بەڕێ سەرۆکی حکوومەت کردبوو خۆشبختانە ئێستا بڕیاریەوە 21 لاپتۆپمان بۆ بکڕێ بۆ هەر سێ چاکسازی گەورانێکی 5 لاپتۆپ بۆ ژنان و ماڵانێکی 2 لاپتۆپ بۆی ژماری لاپتۆپەکان زیاد بکە بۆ ئەوەی ڕوبەڕووبوونەوەکان زیاد بێ بەڵێ من نەزانم مەعاناتیان هەیە بەڵێ من نەزانم دوورن لە کەسوکاریان زۆر دەمێکە تۆ کۆرۆنا بێ لە دەرەوە کە سوکارت نەخۆش بێت حکوم دراوە بیت لە ژوورەوە لە مانگی سێوە تا ئێستا تا مانگی 12 حەو مانگ بێ کە سوکاری خۆتی نەبینی بێ بە دڵنیاییەوە لە بارودۆخێکی دەرونی زۆر ئەستەمایت بەڵام بۆ پاراستنی ژیان و سەلامەتی ئەوان ناچارین هەرێ ڕێکار بگرینە بەر بەڵام بەشێکیشی بە تەنسیق بووە لەگەڵ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کە دانیشتون مناقەشەوان کردو باسمان کردو لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی وەزیری ناوخۆ پێمان باش نەبووە کە لە ئێستاە بە شێوەیەکی بەرفراوان سەردانیکردن دەست پێ بکاتەوە زۆر باشە چۆسان پرسێکەی مەسەلەن زۆر جار کە بزوتنەوەی گۆڕان معارەزە بۆ ئەیان وت کە بەڕێزت ئەماوێ ئەم پرسەشت نوێ کردەوە کاڵێن موچە بۆ کابانی ماڵ دابینەکەین ئەمە زۆر تعلیقتان لێدراوە کە بزوتنەوەی گۆڕان ئێستا بەڕێزت لە حکوومەتیت ئەگەر باسی چارەسەری قەیرانە کە بەڵکو مەسەلەن لە 2021 ڕێکەوتن هەبێ لەگەڵ بەغدا و پارەیەکی باش بێتەوە پلانێکی لەو بابەتت هەیە مەسەلەن جا من ئەمەوێ یەکین لەسەرەوە بکەم ئەمە بە یاسا ڕێگەخرێ ئێمە لە خولی سێ ئەم پرۆژە یاسایەمان پێشکەس کرد بەڵام لیستی کوردستانی کە یەکێتی پارتی بوو نەیان هێشت لە ناو لیژنەکان راپۆرتیشی لەسەر بنووسێ خوێنەوە یەکەمی بۆ کرا نەیان هێشت تەمانەوان زۆری نەبوون لە هەموو لیژنەکان لە ناو لیژنەکەیە بە زۆرینەی دەنگ راپۆرتەکانی شارڕەت کردەوە نەیان هێش راپۆرت بنووسین پێیان وا بوو ئەمە گەر بێتە دەستکەوتێکی گۆڕا بۆ ئەوان ئەنی بەرژەوەندی کابانی ماڵیان خستە بەرژەوەندی حیزبیان خستە سەر و بەرژەوەندی کابانی ماڵەوە لە خولی چار جارێکی کە فراکسیۆنەکەی ئێمە پێشکەشی کردەوە بامان شێوە خوێنەوەی یەکەمی بۆکرا جار ئیتر ئەو کاتە قەیرانی دارایی بەسەرا هاو ئێستا ئەمە لە بەردەمی ئەو کاتی کە ئێمە پرۆژەی نووسینەوەی دەستورمان ئامادە کردووە من بۆ خۆم داکۆچیم کردووە لە دووسێ مادەی دەستورەکە ڕێتی ئەچێ ئێستا کە خۆت لە ناو جێهەی تەنفیزیا و وەزیریت کە بۆی تەواویکەم لە دەستورەکەی لە دووسێ مادە تەسبیتمان کردووە کە ئەبێ کابانی ماڵ یەکێ بەلەوانەی کە موچەی چاودێری خێزانەی گرێتەوە دیارە ئەوە هەر کاتێک دەستور پەسەند کرا ئەوە ئیترێبێتە قانون دەستورە هیدایەتی قانونەکان ئێستاش لەبەردەمی پەرلەمانایە یەشێتی پارتی گۆڕان لە حکوومەتن هەر سێ لا ئیتفاق بکەن یاساکە جارێک کە خوێنەوەی یەکەمی بۆ بکەن راپۆرتی لەسەر بنووسن پەسەندی بکەن ئێمە جێبەجێ بکەین جارێ ئەڵێن خاوەنی کابانی ماڵەکان وچیان نێقیر وسێ لە کابانی ماڵەکان دو سەرنجی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لەم بەرنامەیە لێرەوە بەڵێنێم بە هەموو ئەو چین و توێژانی کە سەر بە وەزارەتەکەی ئێمەن چێ کەمەندامان چێ خێزانە هەژارەکان چ کرێکار و چ بێکار چێ ئەو مناڵانەی بێسەرپەرشتن چێ ئەو ساڵات جوانەی لێی ئێمن چێ ئەو ژنانی هەڕەشێلێکراون هەموو ئەوانە کە لە سنوور هەموو ئەوانەی کە لە چاکسازیەکانن من هەموو ئەمانە بە کەسوکار و خزمی پلەیەکی خۆمەزانم بۆیە بە ئەرک و واجبی سەرشانی خۆمەزانم کەمانە ڕۆڵەی میلەتەکە من هاوکاریان بکەم دەستگیرۆییان بکەم کاریان بۆ بکەم بۆ بەڵێنیان پێم هەرچی بە من بکرێ هەرچی لە توانای وەزارەتەکەی منابێ ممکن نییە درێخی بکەم پێیان ئەڵێم کە من بەرگری کارێکی سەرسەخت پارێزەری ماف و داخوازیەکانی هەمویانم لە ئەنجومەنی وەزیران بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز کوێسا محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆ بەڕێستان بۆ بەشداری لەو بەرنامەیە بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەن کە بتواندرێت ئەو قەیرانە تێپەڕێندرێەوە هەموو ئەو گلەی و گازندە و نیگەرانیانەی لایچین و تێژەکان هەیە چارەسەر بکرێت و کوردستان بکەوێتە کەنارێکی ئارامەوە تا بەرنامەی داهاتوو ڕێزی من و هاوکارانم قبول بکەن خواتان لەگەڵ زۆر سپاس.